سڵاوتان لێبێت نێرگەلە خواردن لەم ڕۆیە کە زۆربەی زۆری گەنجەکان خۆیان ناوەتەیە بۆتە عادەتێک لەلایەن یاخود بۆتە خویەک لەلایەن ئایا هۆکاری نێرگەلە خواردن بۆ چیە گەڕێتەوە هەندێک کەس پیان وایە کە نێرگەلە خواردن بۆ گەڕێتەوە گەنجەکان بێکارن هەندێکی شەڵەن حەزێکە بە تەنها یاخود فێر بووە ئایا نێرگەلە خواردن سوودی چییە هیوادارین ڕوو لە کەمبوونەوە بکات چونکە ڕەنگە زەرەرێکی تەندروستی هەبێت یاخود زەرەریش هەبێ بۆ گیرفانی گەنجێک چونکە ئەڵێن نێرگەلەیەک بای 500 ئەگەر ڕۆژێک هاتۆ دوو نێرگەلەش بکێشی ئەکاتە 10,000 دینار 10,000ەکە لە مانجێکە ئەگاتە 300,000 دینار 300,000 دیناریش تۆ توانی کڕی خانوویشی ببیت لەگەڵمان نابن. مناشی خۆم و ئەما زۆرش خراپە تەنان بێتاقەتی و تاویست نێرگەلە شەشەم هەفتەیەک جار ئەو کارەکەی بەس وەخت شتەکەی زۆر بۆ بێکاریە گەڕێتەوە پزیشکەکانەوەیانە وتو هەر نێرگەلەیەک بەرابەرە بە 2 پاکەت جگەرە ئەو گەنجان دێن لێرە نێرگەلەی دەچێشن ئەو زۆربە زۆریان بێ ئیشن ئێستا کوردەکەمان فێربوو بەس لە باتی جغارە و مغارێ ئێستا هەموو عالەم ڕوودایتە زۆربەی ڕوودایتە نێرگەلەی تووشی مەشروب و تریاکیشانیش دەبوو لە وڵاتیمە ڕۆژی چەند نێرگەلە لا هەفتەیەک جارێک ولا فێرن چ بکە ولا خراپ نینە باس خراپە ئەمزانە خراپەش بێت دەکەیشن چەند جار نێرگەلایکیشی لە ڕۆژێکە لە ڕۆژێکە لای دەتوانم بڵێم لە ڕۆژانە هەموو ڕۆژێ نایکێشم بەس لە هەفتەی 2 جارێ وڵی من ئەو مانگی جارێک وڵی باش نیە نێرگەلەوە زۆر بیکێشی نێرگەلە زۆر باش نیە بکێشی بەستراوە بۆتان بۆ خۆشی تقریبا مانگی جارێ 2 مانگ جارە بکێشی باش بۆ بێتاقەتی ئەم نێرگەلەیە نەخێر هەرەوە بۆ کات بەسەر بردنە لێرە هەفتەیەک جارێکەوە شخصێن نێرگەلەی نەخواردیە احتیمالێ بێتاقەت بیت لە دەری کەزانم تۆ مەسەن بێتاقە نابی سەڵسنوشتە بێتاقەت ناکە نەخێر وڵی مانگێ چەلێکی دەکێشمەوەنە وڵی شتێکی خراپە مناشی خۆم و ئەما زۆرش خراپە جگەرە ناکێشی خۆ جگارە بەرێ وەڵا گەرەشە کێشی نێرگەلە نێرگەلە مانگێ چەلێکەوە بۆ سیاحی ئەوانە دەکێشن چەند جگاری خۆشترە تۆ هەردووکیانە کێشیت نێرگەلەکەش و جگەرەکەش ئەبەز کێشیم ئەوانێ جگەرەش بەدەستێن جگۆرە ڕۆژێ دوودیۆت کێشم ئەوێ ڕۆژێ دەهەوە دەجار دەجار نێرگەلا داجۆ حەسکەم کێشم وڵات ئازم لێرەیە نێرگەلە شەشەم هەفتەیەک جار وڵی هۆکەی زۆر بۆ بێکاریە گەڕێتەوە هەمووی بێکاریە یعنی خەڵک مەشغولکردنەوە ینی کەوەکو خۆیە کە فێر بووینە نێرگەلە خواردن ڕاستە خراپە بەس کە فێربی ناتوانین تەرچکەیت بەخوا من نزیکەی 5 ساڵە چەند نێرگەلا کێشی وڵی ڕۆژانە 2 و 3 و زۆربەی لە ماڵەوە کێشم لە ماڵ شۆتە بەڵێ بۆن و بەرامە لە ماڵەوە بڵاوکەیت وڵی تازە فێر بووینە ماڵەوە لێوی نابن ناڵم بەس وڵی تاقان بێزارم بەس چی بکەن نێرگەلە بەچەند 5,000 باشە بۆ ئەوە نەگران کاک گران نییە وەڵا گەنجێک مەسەن تەسەورەکەی لە ڕۆژێکا چەند جار نێرگەلە بکێشێکە 2 جار نێرگەلە بکێشێک کاتە 10,000 دینار لە مانێکا کاتە 300,000 دینار 300,000 دینار کڕی خانوویش پێگیرێت الله جەبرین چ و نەفەر تەبعاً لۆ خۆی دێ نێرگەلەی دەچێشی یان زۆر ئەی کێشەیان بەتەمەن وەڵا فەرقی نییە بەرێ ڕاستەکە گەڕێتەوە لەبەرەوەی بێکاریە بێشیە گەنجەکان ئەر لە بەیانیە تایوارە لەبەرەوەی هیچ جێشێکیان نییە تێنە ناو پارکەکان دادەنیشن یەکسەر خۆیان خەریکی نێرگەلە و نازانم چاو ئەوانە ئەگەر ئیشێکیان وایە قەتعا ناهاتن نێرگەلە بکێشن لێرە خۆت نێرگەلا کێشی وڵی یەکێشم بەس کەم با ئەڵێن پزیشکەکانەوەیانە وتو هەر نێرگەلەیەک بەرابەرە بە 2 پاکەت جگەرە یعنی ئەگەر تۆ 2 پاکەت جگەرە بکەشی بە ئەندازەی بەقەت نێرگەلەیەک زەرەریە زیانیە بۆ لەبارەی تەندروستیەوە زۆر جار نێرگەلە کێشان خووە نەبا بڵێن حەزە خۆکەش چییە زۆر جاروا هەیە حەز دەکەی بڕۆیتە دەرەوە جاروا هەیە فەراغێکت هەیە یان لەگە هەندێک برادە دادنیش لە چایخانە نێرگەلە دەکێشن من بۆ خۆم تا ئێستا نێرگەلەم نەکێشاوە بەڵام ڕقیشم لێ نییە یعنی با بڵێن بە بۆن تێک نەچووم یان ئیزعاج نیم ئەوە بۆنەکەی هاتوو بەسەر زۆر جار بۆن هاتووە بەڵام پێی ئیزعاج نەبووم بەڵام شتێکی تەبیعی بووە و ئەو حەزەشم نەبوو بکێشم بەڵام زۆر جار با بڵێن
لەگەڵ برادرام دانیشتم کە کێشاویانە پێم شتێکی تەبیعی نەبووە بەڵام لە هەمان کاتیشدا ڕێگریەوەم نەکردو کە با بڵێم نابێ بیکێشنیان نابێ بیخۆی بەڵام خەڵکێکێڵە لە بەر بێ ئیشی و بێکاری نێرگەلە ئاکێشن گەنجەکان بێکارن ئەگەر کارێکیان هەبووە نەئاتن بۆ نێرگەلە خواردن ڕەنگە ئەوش هۆکارێک بێت بەڵام پێم وانە چونکە ئەوە خواردنێکە نەبا بڵێن پیاسەیە زۆربەی جاریش ئەوانە کە جگەرە دەکێشن نێرگەلەش دەکێشن چونکە جگەرە کێشانیش نەبێتە هۆکارەوەی کە لە بێ ئیشی بێت کەوایە کێشاوی نێرگەلە پێم وانە هۆکارەکە لەسەر بێکاری بێت نێرگەلە بە چەنە 5000 هەموو یەک سعرە هەموو یەک ساعت بڵێ تەبیعی گرانترە بە 10000 بەداهزار چییە و نێرگەلێ چۆنیە ئەوە هەنارە پتەقاڵە سندیە ئەو شتانەیە بۆچی گەنجی ئێستا خوی یاوەتە نێرگەلە خواردن هۆکارەکەی چییە والله هۆکارەکەی بەس وەختی کوشتنەکەیە والله شتەکە ئێستا لە خاستانە کوردستان بەس نێرگەلە بوتە عام شتەکە خەڵک ئێستا بەس بە نێرگەلەوە گرتووە بەڵێ نێرگەلی بە 5000 ئایا گەنجێک توانای هەیە ڕۆژی مەسەن ئەگەر دوو نێرگەلە پێشە 10000 ناربا بە نێرگەلێ بەخوای زەحمەت بەخۆی ئەوانەی کە ئێستا نێرگەلە لێرە چێشن زیاتر خەڵکی دەرەون خەڵک عربن نرجيلة اي نرجيلة طيبة جو طيب حلو ئێستا احتمالات هەتا دەنێگلێ فرۆشتن دێن بە عرب کوردێک نێگلێ ناچی لانی پێدار مەسەن تەندروستی هاتۆ بڵێ ئەمە زەرەری هەیە بۆ گەنج بۆ سەستنی بۆ تەندروستی کەس وی نەوتووە کەس ناتوە بڵێ ئەو گەنجان دێن لێرە نێرگەلەی دەچێشن ئەو زۆربە زۆریان بێ ئیشن لەبەر هەندێکا گەستا گەنجە چۆچی من ناچشم بەس دێم لێکوانە لەوانەیە بێ ئیشم وەختەکەم لێرە دەمەمە سەر گەنجەیە بێ ئیشە دێ نێرگەلی دەچێشی زۆر بە زۆریش تەقلیدی ئەوەی دەکەنەوە ئەو سووری و تورکیانەیە ئەو تەقلیدی دەکەنەوە لە بە هەندێ ئەو هەتا ڕادەچی ئەوش تەقلیدە ها ئەوە بوویتە تەقلید لە بە هەندێ ئێستا لەوانەیە گەنجێک دەچێشی ئەو گەنجە بێ ئیش و کارە لەوانەیە خەم خەفەتی زۆر بی دێ لێکوانە وەختەکە دەباتە سەرێ بێ ئیشە تعینات نییە ئێستا لەبە هەندێ وڵای منیش بە تەقلیدی دەبینم بە تایبەتی مەسر و تورکیا پێشتر تەنها لە چایەخانەکانی شەو هەبوو ئێستا لێرە زۆر بووە هەموو چایەخانەکان نێرگەلیان داناوە یانە زیاتریش شەوکارەکە تەوان بۆ بێکاری دەگەڕێتەوە و هەروەکو وتمان تەقلیدیش پێشە وەخت خۆی لێرە نێرگەلە هەبوو ئێستا لە بن ئەوەی نێرگەلە زۆرە عالم ئێستا یعنی ڕووی دایتە نێرگەلەی بە زیاتر یعنی چاوەچی برێت چاولێکردن چاولێکە ئێستا عەرەبەکان زۆر نێرگەلەی دەخۆن نێرگەلەی زۆر دەخۆن ئێستاش کوردەکەمان فێر بوو بەس لە باتی جغارە و مغارەی ئێستا هەموو عالم ڕووی دایتە زۆربەی ڕووی دایتە نێرگەلەی جگەرەش کێشێت و نێرگەلەش کێشێت ئەڵێ لەبەر بێکاری مەسەن گەنجێ ئەڵێ لەبەر بێکاری گەنجەکانی ئێمە نێرگەلا ئاکێشن ئەگە کارێکیان هەبووە نێرگەلیان ناکێشە وەڵاهی برای بازم ئەمن ئەوە 34 ساڵە لەو شارعیمە 34 ساڵە یعنی ئیش لە هەولێر هیچ جێگوچی ئیشی هەولێری نییە ئەوی دەرێ ئیش نییە ڕاست ناکە ئیش زۆرە عالم ئێستا من ڕۆژێ سێ پاکە دەخۆم بەخۆم سێ پاکە دەخۆم بەس ئیشگە لەگە لە زۆرە ئەوی دەرێ ئیش نییە نێرگەلی ناچێشم نا بەس جگارێ دەچش بەس ئیش هەیە خاستم شاری هەولێر پایتەختە یعنی لەبەرەوەی پایتەختە عالم زۆر ڕایان لە یعنی شعبی هەولێر زۆر ڕای لە هەولێری هەیە لەبەرەوە ئیش زۆرە لەوایە لە بۆ میسال هێستا تو جگارەی دانێ لێرە ئێستا ئەوە تەنیشتم جگارەی دەفرۆشی ڕۆژێ بە 50,000 دینا نارێ پارە ئاوی دانە ڕۆژێ 30,000 نارد ئەوی دەرێ بێکارێ هەولێر نەخێت ئیشێکی زۆرە لەبەرەوەی ئێستا گەنجێک ئێمە چاوەڕێمانەکات ئەڵێ گەنجەکان خۆیان ئیش ناکەن و بۆیە نێرگەلە ئاکێشن من لەگەڵ پێشیاری وڵاتی وین ئەو دانیم لە وڵاتی ماگەر گەز نێرگەلەیە یان زگارە بچێشە من واز دەکەم لەخوا بەزادی ئینسان بە تووشی مەشروب و تریاک چێشانیش نەبوو لە وڵاتیمە وەرە ئەوەنە مەعنات زۆر ئەوەنە مەسەلەن بێکاری و تعین نەبوون و دنیایەک کێشە هەیە لە وڵاتیمە بۆیە ئینسان مەسەلەن جاری وایان گەنجەیە مەسەلەن ئی کاریش دەکە و ئیشیش دەکە مەسەلەن لە وڵاتیمە بەڵام بێتاقەتە چۆن بڵێ بۆیە نێرگەلە کێشی بێتاقەتە دڵی بە وڵاتە خۆش نییە مەعاناتی ژیان ئەوەندە زەحمەت بووە عاقل لەسەر ئەوە نییە مەسەلەن ئەو کەسێک ئیش دەکات ئیش ناکە دەرامەتی یانیەتی